فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان، لە زنجیرە باسی بزانەدا باسی ئەوەمان کرد لە وتاری ڕابردوودا کە دید و تێڕوانینی خۆمان بۆ ژیان زۆر زیاتر کاریگەرە لە ڕووە مادیەکەوە بۆ خۆشگوزەرانیمان یان بۆ بەدبەختی و چارەڕەشی خۆمان کە خۆمان وا دەیبینین. هەروەها دید و تێڕوانینی مرۆڤ بۆ کارەکانی قیامەتی بۆ عیبادەتەکانیشی بە هەمان شێوەیە. دوو کەس هەمان کار ئەنجام دەدەن، بەڵام تێڕوانینی هەر یەکەیان بۆ هەمان کار کە خوا فەرمانی پێکردووە لە ناخیاندا جیاوازە، بیرکردنەوەیان تێڕوانینیان بۆی جیاوازە، دووشتی جیاواز دوو پاداشتی جیاوازیان دەبێ. دەچینە خزمەت قورئانی پیرۆز لە سوورەتی ئەتتەوبەدا لە ئایەتی 98 بۆ 99دا خوای پەروەردگار دەفەرمێ: ومن الأعراب من يتخذ ما ينفق مغرما ويتربص بكم الدوائر عليهم دائرة السوء والله سميع عليم. ومن الأعراب من يؤمن بالله واليوم الآخر ويتخذ ما ينفق قربات عند الله وصلوات الرسول ألا وإنها قربة لهم. خوای پەروەردگار باسی ئەعرابمان بۆ دەکا. ئەعراب مەبەست ئەوە نییە هەر عەرەبی دەشتەکی بێ، مەبەست هەر مرۆڤێکە، کوردیش هەیە کە دەشتەکیە، فارسی دەشتەکیش هەیە. ئەعراب ئەو کەسەیە کە لە ناو شاری گەورەدا نەژیاوە، ئەو کەسەیە کەوا لە گوندێکی چەند ماڵیدا یان تاقەماڵ بە دیار مەڕووماڵاتێکەوە ژیاوە، زۆر بەدەگمەن هاتۆتە ناو ژیار و شارستانیەت و شاری گەورەوە. جا ئینسان ئەگەر لە گەڵ خەڵکە تێکەڵاو نەبوو وشکیەکی پێوە دیار دەبێ. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە هاتۆ کە دەفەرمێ: من سەکەنە البادیەتە جەفا. هەر کەسێک هاونیشتیمانیانی خۆی زۆر نەبینێ لە بادیەدا، واتە لە چۆڵەوانیدا، لە بیاباندا، لە گوندێکی دوورە دەستی شاردا یەک دوو ماڵ یان ڕەشماڵێکی هەبێ و تێکەڵاو بە خەڵکی نەبێ، وشک دەرەچێ، ئینسانێکی تەبیعەت وشک دەرەچێ، ڕق دەردەچێ، زبر دەردەچێ، ناتوانێت تەحەمولی زۆر شت بکە، ئینسانێکە زوو تووڕە دەبێ. ئەوانەی کەوا ئیسلام ئەمری کردووە ئینسان دایمە شارنشین بێ باشترە لەوەی کە بەتەنیا ماڵ بێ و لە بادیەدا لە بیابانە بژی. دەفەرمێ: ومن تەبیع الصەید غەفەل. هەر کەسێ بەردەوام بە دووی نێچیرا بێ و هەر خەریکی ئەوە بێ تەڵە و داو بنێتەوانێ و تاپڕێک بە شانیەوە بێ و خەریکی ڕاوچێتی بێ، ساڵ 12 مانگ خەریکیەوە بێ، غەفەل دایمە بێ ئاگایە لە دین، لە جومعە، لە زیکر، لە قورئان خوێندن، بێ ئاگایە لە سیاسەت، لە هەواڵی دنیا، لە گۆڕانکاریەکانی جیهان، لە ماڵ و منداڵ، لە سەردان و سیلەی ڕەحم. چونکە ئەو هەر خەریکەوەیە کە وێشکێک لەکوێ بوو، کەوێک لەکوێ بوو، ئاسکەکێوێک لەکوێ بیندرا، بەردەوامی خوا بڕۆ لە ڕاوچی پرسە. لە مەریسی یادانیشە باسی هیچی تری نییە، ساڵێک فڵان داوام نایەوە، ڕیشۆڵەیەکم گر کەوێک پێوە بوو. ئەو کەسانش غەفەل، ئەوەی کە بەردەوام، یعنی نەگەوەی ساڵی یەک دوو ڕۆژێک بە شێوازێکی تەندروست بەو شێوەی کە یاسا دایناوە لە ژێر ڕێنمایەکانی دەوڵەت و وەزارەتی پەیوەندیدار پێوەی ڕاو بکە، ئەوان شەرعیە کە ئێستا لە کوردستان ئەوەش نابکرێت، چونکە ئاژەڵەکان و باڵندەکانمان لە ژێر مەترسی لە ناوچووندان، بەڵام لە شوێنی تایبەتی خۆیدا و لە دەرفەتی تایبەتی خۆیدا ڕاوکردن ڕێگەی پێدراوە، حکمە شەرعیەکانی دیاری کراون. بەڵام کەسێک ساڵ 12 مانگ ئیشی بەز ڕاوچێتی بێ و گەڕان بێ بە دووی نێچیرە لە هەموو وەرزەکانە هەر ئەمیشی بێ، غەفەل بەڕاستی بێ ئاگا دەبێ. هەروەها پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی: ومن أتى السلطان أفتتن. هەر کەسێ بچێتە لای کاربەدەستی زاڵم، کاربەدەستی بێدین، کاربەدەستی دیکتاتۆر، کاربەدەستی بێڕەحم، ئەوە تووشی فیتنە دەبێ، ئەوە تووشی تاقیکردنەوە دەبێ. چونکە ئەو کاربەدەستە مادام لە خوا ناترسێ، مادام خوێن ڕێژە، مادام بێبەزەیە، مادام جاسووسی لێوەسە میلەتەکەیەوە، ئەم کابرایش دیارە کە چۆتە لای ئەو محتیاجێکی هەیە، بە زەبری پارە دەیکڕێ
و دین و دنیای لەدەست دەستێنێ و کارەکانی خۆی پێ دەکات دواتریش لەوانەیە هەر بەدەستی خۆی بیکوژێ. بۆیە ئینسان ئەگە کات بەدەست دادپەروەر نەبێ، ئینسانێکی بەڕێز نەبێ، ئینسانێکی دیندار نەبێ، ئینسانێکی نیشتیمان پەروەری ڕاستەقینە نەبێ، باش وایە خۆی لە کاربەدەستانی وڵات بپارێزێ. جا دەچینەوە سەر ئاەتەکە ومن الأعراب بەشێک لەو عەرەبانە خۆی پەروەردگار لێرە دەرسێکی گەورەماندا دەدا وا مەزانن هەرگیز حکمی ڕەها بەسەر هیچ چین و توێژەکان مەدە. لێرەدا ئاەتەکە فەرمووی ئەوانەی کەوا بیابان نشینن، ئەوانەی کە دوورن لە ژیار و شارستانیەتی ناو شارە گەورەکان و پایتەختەکان، ئەوانە هەموویان وەکو یەکنین. واتە تێمەگە ئەوەی کەوا لە بیابان نشین بوو کەسی چاکی تێدا نییە. قورئان لەم ئاەتەوە فێرمان دەکا حکمی ڕەها بەسەر هیچ چین و توێژەکان مەدە. مەڵێ هەرچی لادێیی بێ خراپە، هەرچی شاری بێ چاکە، نە. قورئان دەفەرمێ لە ناو بیابان نشینەکاندا لە ناو دەشتەکەکاندا کەسانێکی تێدایە کاتێک کەوا ما ينفق ئەوەی کەوا دەیبەخشن کە دەوڵەتی مەدەنی مەدینە بە سەرپەرشتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لیان وەردەگرێ بۆ جیهاد و تێکۆشانی ڕێگای خوا، بۆ ئامادەکردنی سوپا، بۆ زەکات ئەوەی کەوا زەکاتی ساڵانەیە کۆ دەکرێتەوە مەڕ و ماڵات و دانەوێڵە و پارە و بازرگانیان کە هەیەە، چونکە سەردەمی خۆی خەڵک خۆی نەدەبەخشی، دەوڵەت کۆی دەکردەوە بەسەر فەقیر و هەژارەکانە خۆی دابەشیەکەدەوە لە ڕێی موچەوە. ئەو کەسانە کاتێک کە شتێکیان لێ وەردەگیرێ یەتەخیذو یعنی وا بڕیار دەدەن، وا دەیبینن لە دڵیاندا وا قەراریانداوە مەغڕەمەن، ئەمە بە زۆر لیان سەندراوە. لە کوردەواریشدا وشەیە گە عەرەبیش بڵێن غەرامە کراوە. غەرامە واتە پارەیە کە بە زۆر لێت دەستێنن، کە پێی ناڕەحەتی، کە پێت خۆش نییە. ئەوان وا دەزانن ئەو زەکاتەی کە دەیدەن بە دەوڵەتی مەدەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە ڕێک غەرامەیە. ئەو دەیانگو خۆزگە ئەمە نەمایە، خۆزگە ئەم مسلامەتیانە هاتای و ڕزگارمان بوو بۆیە لەم سەرانە و زەریبەی کە لێمان دەستێنن. خۆی پەروەردگار بەنێتی دڵی خوانیان لەگەڵ دەکات، لە پاداشتیان لە قیامەتە هەر ماڵەکەشیان ڕۆی یەک زەڕە پاداشتیشیان لە خوا لای خوا بۆ نییە و گونەهباریش دەبن پێی لە دیوانی خۆی پەروەردگاردا. بەڵام ومن الأعراب هەشە هەر ڕەفیقی ئەوانە، هەر لە بیابانە دانیشتووە، هەر شار و شارستانیەتی کەمتر بینیوە بەڵام دەرونی پاکە. کاتێک کە ومن الأعراب من يؤمن بالله واليوم الآخر لناخەوە بڕوای بەخوا و بە پاداشتی ڕۆژی قیامەت هەیە. ويتخذ ما ينفق قربات عند الله ئەوەی کە زەکاتە و دەیبەخشێ بە دەوڵەت و دەوڵەتی دەیداتەوە بە فەقیر و هەژار، ئەوەی دەیبەخشێ لە پێناوی خوادا، ئەوەندە دڵی پێی خۆشە دەڵێ بەمە لە خوا نزیک دەبمەوە، ئەمە ماڵی منە، ئەم مەڕەکە لە زەکاتە داوەمە بەس ئەمە ماڵی منە، ئەم گەنمە، ئەم جۆیە، ئەم دانەوێڵەیە، ئەم پارەی بارەزرگانی دوکانم کە لە پێناوی خوادا بەخشیمە، بەڕاستی من دڵنیام بەمە لە خوا نزیک دەبمەوە. جا چی لەوە باشترە ئینسان لە خوا نزیک بێتەوە؟ ئەڵێ دڵنیام کەوا وەسەلەواتی ڕەسوولی کە بینە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێغەمبەر دوعای بۆ دەکردن، دەیفەرمووی یا ڕەبی خوا بەرەکەتی خۆتیان بەسەر بارێنە. بۆیە ئینسان کاتێک ئەگەر زەکات وەرگر بوو، هەژار بوو، کەسێک یارمەتی دای، بڵێ یا ڕەبی خوا بەرەکەت بخاتە ماڵتەوە، یا ڕەبی خوا پاداشت بداتەوە، ئەو دەوڵەمەندەش بەو دوعا خێرە دڵ خۆش دەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نەیدەفەرموو هەر واجبی سەرشانتانە خوا دیاری کردووە، بەڵێ خوا دیاری کردووە واجبی سەرشانیانەوە دەبێت دەوڵەمەندان بیدەن بە هەژاران و ئەو ماڵێکە لە لای ئەوان بە ئەمانەت دانراوە، بەڵام دڵیشیان خۆش دەبێت بەو دوعا خێرانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆی دەکردن. ئەلا وئینەها قوربەة لەهم، بەڕاستی بزانەوە پاداشتێکی هەرە گەورەیان بۆ نووسراوە. بەڵێ قورئان دەفەرمێ هەمان شتە دوو ماڵن هەردووشیان بیابان نشینن، ئەمیان کاتێک کە مەڕێک دەدا بە زەکات، دانەوێڵەیەک پارەیەک دەدا بە زەکات، ئەڵێ مەغڕەمەن، بەخوا دەڵێ بە زۆر لیان ساندوم، یان یەکێک پێڵن بە بێگار پێی کراوە، ئەوەندە لە سەدڵیان ناڕەحەتە، هەرچی پاداش بێ بۆیان نانووسێ گونەهباریش دەبن. ئەوەی تریشیان هەر لە تەنیشت ئەوەوە هەر بیابان نشینە، هەمان لادێ نشینە، کاتێک کە ماڵێک دەبەخشێ بە زەکات و بە خێر لە ڕێی خوادا، ئەوەندە دڵی پێی خۆشە، ئەڵێ لە خوا نزیک بوومەوە، فعلەن خوا دەفەرمێ لە خوا نزیک بوویتەوە، پاداشتی هەرە گەورەت بۆ نووسرا، دوعاکانی پێغەمبەری خوات بۆ مسۆگەر بوو. بۆیە هەمان کارە، بەڵام تێڕوانینی خۆت بۆی چۆنە. دوو کەس دەچنە مزگەوت، یەکیان هەر کات بەسەر بردنە، یەکیشیان لە ماڵەوە بە دڵنیاییەوە دەچێت بۆ عیبادەتی خوای پەروەردگار، ئەم دوانە فەرقیان زۆرە. یەکێک بە ڕۆژوو دەبێ، یەکیش تریش هەر بە ڕۆژوو بووە، ئەمیان ئاگای لە ڕۆژوەکەیەتی بەردەوام دڵێ من لە خزمەتی خوادام، بە زمانم پارێزم، ئەوەی تریشیان بەس نان و ئاوی نەخواردووە، ئەینا لە جوێن، لە غەیبەت، لە بوختان، لە هیچ شتێک نەچاو
هیچ شتێک ناگرێتەوە غەیری ڕەمەزان و ڕەمەزان بۆ ئەو هیچ فەرقی نییە بەس ئەوەیە نانی بانێنی بردوێتە پاشێ و نانی نیڕوانی بردوێتەوە ئێوارە ئەم دوانە زۆریان جیاوازە دید و تێڕوانینیان بۆ ئاین جیاوازە بۆ ڕۆژ و جیاوازە دوو کەس دەچنە حەج خۆ هەموو مەڕاستیمی حەج وەکو یەک جێبەجێ دەکەن یەکیان بەس بۆ ئەوەی پێی خۆشە بڵێن کاک حاجی یەکێکیشان بەڕاستی لە مانای حەج و لە خۆپاکردنەوە و لە پاکبوونەوە لە گوناه وەک منداڵێکی ساواکە بێتەوە لە گۆڕانکاری بەسەر ژیانیدا ئەڵی کەسەکەی جاران نەما تەواو بەڕاستی خۆی پاکردەوە ئەم دوانە تێڕوانینیان بۆ حەج چۆنە لەسەر ژیانیشان هەمان ڕنگدانەوەی دەبێ بۆیە دەبینی ئەو هەر حاجی ناوە و ئەویش حاجی ناوە بەڵام ڕەفتارەکانیان بینی ئەرز و ئاسمانی فەرقە بەڵێ حاڵەتی نەفسی کاریگەری بەسەر مادیەوە هەیە نەک بە پێچەوانەوە واتە ئینسان زۆر جاوا دەزانێت ئەگەر ئینسانێکی جەستە ساغ بێ و جەستەی کامل بێ بەهیمەترە نە یان ئینسانێک دەوڵەمەند بێ بەهێزترە نا بۆ نمونە کرێکاری بەهیمەت ئازاترە لە کرێکاری لەش ساغی بەهێز دوو کرێکار هەمان ئیشیان پێدەستپێرن ئیشەکە قورسە یەکیان جەستەشی لاوازە بەڵام بەڕاستی بەهیمەتە لە ئیشەکە ناترسێ سڵی لێ ناکاتەوە زۆر بە ئاسانی ئیشەکەی بۆ دەکرێت ئەوەی تریان جەستەیەکی ساغ و پتە و بەهێزی هەیە بەڵام بەڕاستی بێهیمەتە ئەڵێ بەخوا زەحمەتە ئەو ئیشە بە ئێمە بکرێ وڵی بڕابکە پێی ناکرێ چونکە هیمەتی لە دەستداوە وەیە لایانی دەرونی هەمیشە زاڵە بەسەر لایانی مادیدا جەیشی خاوەن بیر و باوەڕ لە خاوەن چەک و سیلاح بەهێزترە ئەمە زۆر جار لە وڵاتی خۆماندا تا کوردایەتی ڕاستەقی نەبوو تا ئەوانەی کە دەیان کرد بۆ پارە نەبوو بۆ پارو نەبوو بۆ پلەن نەبوو بۆ خۆ دەوڵەمەندتردن و بازرگانی نەوت و حدود و گومرگ و نازام چی نەبوو دابوویانە ئەو شاخە بۆ بەرگری لە میلەتەکە بۆ شکۆی کوردستان بۆ خەباتی نەتەواتی ڕاستەقینە سەیەکە سێ چوار پێشمەرگەیەک بە چەکێکی زۆر زۆر سادە بەگشت فەیلەقێک عەسکەرا دەچوان و تێکشی دەشکان بۆیە جەیشی خاوەن بیر و باوەڕ لە خاوەن چەک و سیلاح زۆر بەهێزترە ئەویان لە ڕووی مادیەوە چەند هێزی هەیە چەند پۆشتە و پەرداخ و تێرە چەند چەکی پێشکەوتووی هەیە ئەم لە ڕووی بەرگەوە لە ڕووی پۆشاکەوە لە ڕووی خۆراکەوە لە ڕووی چەک و فیشەکەوە هەر یەک لەسەر هەزاری ئەوینێ بەڵام خاوەنی بیر و باوەڕە خاوەنی دەروون و هیمەتێکی بەرزە ئەویان بەسەر ئەوە زاڵ دەبێ خۆت چۆن سەیری دنیا بکەی بە دڵنیاییەوە ژیان ئاوایە ئینسان بچێتە سەر لووتکەی شاخێک جەنابەت بڕۆ سەر لووتکەی شاخێک بڕوانە دواتر شارێک لەبەر دەم تابێ یان بچۆ سەر بورجێک لە وڵاتانی کە بورج هەیە بڕۆ سەر بورجێکی گەورە دواتر سەیری شارەکە کە لە بەردەمتایە سەیرەکەی سارەکان زۆر بچکۆلن خانۆکان زۆر بچکۆلن کۆشکەکان زۆر بچکۆلن خۆ ئەوانە ڕاستەقینە هەروەک خۆیانن ئۆتۆمبیلەکە بچووک نەبووتەوە خانۆکە بچووک نەبووتەوە شارەکە بچووک نەبووتەوە هەر قیاسی خۆیەتی بەڵام چونکە تۆ لە بەرزیداوە دەڕوانی بۆیان ئەوانە بچووکن لەبەر چاوت کە من دەتوانی کۆنتڕۆلی هەمویان بکەی جاران نەدەتوانی دوو خانوو ببینێت تەنیژیەکەوە ئێستا هەموو شارەکە لە بەردەم تا لەسەر ئەو بورجەوە لەسەر ئەو شاخەوە ژیانیش ئاوایە هیممەت بەرزەکان ئینسانە مەردەکان ئینسانە گەورەکان ئەو کەسانەی کەوا دەبنە سەرکردە کاتێک کە دنیا دەبینن کۆنتڕۆلی هەمووی دەکەن دیدیان ئەوەندە فراوانە دەتوانێت هەموو دنیات بۆ بکاتە چوارچێوەیەکە و ئەم سەرا و سەری ببینێ لێکدانەوەی بۆ هەموو ڕووداوەکان هەبێ ئەوانە کاریزماکانن لە بەرزیەوە دەڕوانن دایمە لە بەرزیەوە دەڕوان نەڕووداوەکان هەموو شتەکان کە لای تۆ زۆر زۆر گەورەیە لای ئەو بچووکە لای ئەو تێپەڕبوون و زاڵبوون بەسەری ئاسانە بەڵام کەسێکیکە بێنە کاتێک کە دنیا وا دەبینێ ڕووناکی تێدا نەماوە بۆیان لەو کاتاندا مرۆڤەکان بڕیاری خۆکوشتن دەدەن خۆ لە ناوبردن دەدەن کاتێک کارەساتێکی لێ بەسەر هاتووە وا ئەزانێت لە ناو بیرێکایە ئاخر بڕۆ ناو بیرێکی قۆڵی دەمەتریەوە بیزمەتریەوە کاتە سەیری دەرەوە دەکەی لەم گردوونەدا تۆ تەنها ئەوەندە دەبینی یەک تۆز ڕووناکی ماوەتەوە و ئاسمانت لێ دیارە هیچ شوێنێکی تر نابینی بۆیە وا ئەزانی ئیتر تۆ ڕزگاربوونت مەحاڵە مرۆڤە بێهیممەتەکان مرۆڤە بچووکەکان مرۆڤە لاوازەکان مرۆڤە ڕووخاوەکان خوا بمان پارێزێ دایمە خۆیان لە بیرا دەبینن دایمە لە بیرێکا خۆیان دەبینن کە تەنها ئەوەندەی ئاسمانیان لێ دیارە بۆیە زۆر جار پەنا بۆ خۆخنکاندن بۆ خۆ لە ناوبردن دەبن چونکەڵن ئەم دنیای بەشی منی تێدا نەماوەتەوە بەڵام هەمان ڕوودا بەسەر کەسێشکەدا هاتووە لەسەر لوتکەی شاخێکەوە سەیر ڕووداوەکان دەکا کۆنتڕۆلیان دەکا زاڵە بەسەریاندا بۆ بچووک دێنە بەرچاوی خۆی پەروەردگاریش بە پێینێتی خۆی لەگەڵ دەکا و ڕزگاری دەکا ئینسانی وامان بینیوە باسی حاڵی خۆی دەکا باسی دڵتەنگی خۆی دەکا باسی بێزاری لە ژیان دەکا ئەڵێ وەڵڵاهی ماڵم لە فڵان گەڕک بوو گۆڕیم بۆ گەڕێکی تر خانوەکەم گۆڕی شوێنەکەم گۆڕی کاسبیەکەم گۆڕی جلوبەرگەکانم گۆڕی
ئیتر خواردنەکانم گۆڕی، شارێک چوون بۆ شارێکی تر، سەفەری وڵاتێکی ترم کرد، بەڵام هەر وەکو خۆمم لە جاران خراپترم. بەڕێزم، چەندە خانووەکەت بگۆڕی، گەڕەکەکەت بگۆڕی، شارەکەت بگۆڕی، جلوبەرگت بگۆڕی، خواردنت بگۆڕی، سەفەری ئەملاولا بکەی، ئەوەی کە لە ناختایە و لە سینەتایە نەیگۆڕی، تۆ گۆڕانکاری بەسەر ژیانتا نایە، چونکە ئەمەی لێرەدایە هەر لەگەڵتایە. لە سەفرە و سیاحەت بی، لە ناو ماڵدابی، لە مزگەوتابی، لە بازاڕدابی، چیجلی جوانت لە بەرابێ، شڕل لە بەرابێ، ناخەکەت هەر لە ناختایە کە دەتخوا. بۆیە پێش هەموو شتێک هەوڵ بدە ئێرەت بگۆڕە، نەک خانووەکەت بگۆڕی، نەک کەلوپەلەکانت بگۆڕی، خۆت نەخەڵەتێنی بەوەی کە سەفەری فڵان شوێن بکەم چاک دەبم. ئەمە تەسیری هەیە گۆڕانکاریەک، بەڵام یعنی جەوگۆڕینێک شتێکی باشە، هەر لە ماڵەکەی خۆت بچێ سەربان تۆزە دڵت دەکرێتەوە، بەڵام بە مەرجێک زاڵیش بی ئەمەی ئێرە شتی لەگەڵا بگۆڕی. ئەگەر ناخت هەر وەکو خۆی بێ، هەمان بیرکردنەوەی جارانت هەبێ، بە هەمان بیرکردنەوە بتلێیتەوە، من دڵنیات دەکەم ئەوە تەنها نە دکتۆری دەرونی، نە حەپ و عیلاج، نە قسەی مامۆستای ئاینی کار لێ ناکات. بێ خۆت مامۆستای خۆت بی، خۆت ئامۆژگاری خۆت بکەی، هەوڵدەی ئێرەت بە ڕەحمی خوا فراوان بکەی، بەردەوام ئێرەت بکاوە بە زیکری خوا، سوبحان الله بکە، بزانە چەند زیکری خوا خۆشە، الحەمدولله بکە، لا إله إلا الله بکە، لا حول ولا قوة إلا بالله، سڵاوەت بدە لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، وا بزانە کە پێغەمبەری خوا یەقینت هەبێ کە خۆی گوێی لێیەتی. دەیمە قسە لە کەڵ پێغەمبەری خوادا بکەم چۆن شادمان نابم، دوای تەسبیحێک سڵاوات بزانە چەند دەروونت فەرەح بووە. بچۆ خزمەت قورئان لە مانگی قورئانە، لە ڕەمەزانە، لە جیاتی ئەڵقە و فڵان و فڵان، وەرە چەند لاپەڕێک لە قورئان بخوێنەوە، وەرە ماناکەی تێبگە، وەرە بە قەڵەم قورئان بیخوێنەوە، وەرە لە مۆبایلەکەتا گوێی لێ بگرە، بە دڵنیاییەوە سینەت دەکرێتەوە. ئەمجا پاشان دەور و بەرەکەشت ئەگەر بگۆڕی ئەوەشیان لەگەڵا سوودێکی دەبێ. خۆشەویستان، هەر کەسێ کە هەست بەوە دەکات، بەختەوەر ئەو کەسەیە کە هەست بەوە دەکات کە هەیەی، بەڵام باشتی زۆری شت هەبێ، ئەگەر هەستیان پێ نەکەی بەختەوەر ناوی. دڵنیا بە ژیان ئەو تێڕوانینەی خۆتە. بەختەوەر ئەو کەسەیە کە هەست بەو شتانە دەکا کە هەنی. ئەینە زۆر خەڵکی تر هەیە، هەمان شتیشی هەیە، بەڵام لەززەتیان لێ ناکا. سەیرێکی دەوروبەری خۆت کە بەڕێزم، دوو چاوی ساغت هەیە، هەل لەوانەیە لە ژیانیا کەسی وا هەیە زۆر خۆی بە هەژار دەزانێ، زۆر خۆی بە داماو دەزانێ، بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان سەیری چاوەکانی خۆی نەکردووە، ئەم جوانی دنیا بەم چاوانە دەبینی. ئەزانی کەسانێک هەن لە دنیادا بەس نەک دوو چاو، یەک چاو، کوڕە نەک یەک چاو، نیو چاویان هەبوویایە و بەرپی خۆیان ببینایە و بیان توانیا بچنە بازاڕ و مزگەوت و کەس دەستیان نەکێشە گۆچانیان پێ نەبێ، وەڵڵی هیچی تریان لە دنیادا نەدەویست، بەس بە چاوی خۆیان دنیایان ببینایە، نەک هەردوو چاو یەک چاویان هەبوویایە. زۆر کەس لە خۆزگە نیو چاوم بۆ بگەڕایەوە، بەس بەرپی خۆم ببینایە، بەس دەستم نەکێشرایە. ئەی تۆ نیتە ڕۆژە بیر لەم چاوانت کردوتەوە کە ئەوە بە هیچ سەروەت و سامانێک ناقەبڵێندرێ. تەندروستیت باشە، خۆزگەی ئینسان جارجار سەردانی خەستەخانەکان بکە، بە نەخۆشینە بەس بڕۆ سەیرکە، ئەو قاچی بڕاوەتەوە، ئەو پشتی شکاوە، ئەو ماڵی وێران بووە، ئەو هەردوو دەستی لە دەستداوە، ئەو هەردوو چاوی لە دەستداوە، ئای کە دیتە دەرەوە سوبحان الله دنیایەکی کەیە، من بە قاچەکانی خۆم دەڕۆم، بە دەستی خۆم نان دەخۆم، ئازارم نییە، دەرزی شەو ڕۆژم لێ نادرێ، ئەوم بەسەرەوە نیە، خوێنم بۆ هەڵنەواسراوە، تەندروستێکی خۆش، خەوێکی ئارام، توخوا ئەوە بە پارە دەکڕدرێ. بەس ئێمە ئەوانە بیر لێ ناکەینەوە. بۆیە بەختەوەر ئەو کەسەیە کە هەست بەوە دەکات کە هەیەی. بابەتەکەمان درێژە دەکێشێ، بابەتێکی زەرورە، زۆر پێویستە ڕۆژانە گوێ لەمە بگرینەوە، بەبیر خۆمانی بێنینەوە. ئینشاءالله لە وتاری داهاتوودا پشت بەخوای تاکو تەنها لە خزمەتتاندا دەبین و ئەو بابەتە تەواو دەکەین. وصلى الله على سيدنا محمد وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم.